بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه ومن اهتدى بهداه. أما بعد، فصل لبابة شيربيدان. أبو شجاع رحمة الله بفرمي: وإذا أرضعت المرأة بلبنها ولدا. أجر آفرت بشيري خوي نكشيري وشكو أمانة ئاسایشە شیرەکەی خۆی بخاتە شتێکی وەکو مەمەوە ئەنجا بیداتە منداڵەکە، فەرقی نییە. گرنگەوەیە شیری خۆی بداتە وەلەدەن، منداڵک کوڕ بێ یا کچ. صار الرضيع ولدها، دەبێتە ئەو ڕەضیعە، ئەو شیرە خۆرەیە دەبێتە منداڵی شیری ئەو ئافرەتە بشەرطین، بە دوو مەرج. ئەحەدهما، یەکەمیان، أن يكون له دون الحولين، أو منداڵە کاتی شیردانەکە کەمتر لە 2 ساڵ بێ، لە 2 ساڵ بچووکتر بێ. کابوو شیردانی 2 ساڵی یا بەرەو سەر حرامەتی ناگەێنێ، ئەو منداڵە ناکاتە منداڵی شیری ئەو ئافرەتە، ئەوە خاڵیەکە. والثاني أن ترضعه، أو ئافرەتە شیر بداتە ئەو شیرە خۆرەیە 5، یعنی بە دڵنیاییەوە 5 و زیاتر، ئەمما گومان هەبوو نەبووتە منداڵی شیری. وەڵای کاتی خۆی تۆزەم شیر داوتێ، نازانم گەیشتوەتە 5 یان نە، منداڵی شیری نییە. 5 ڕەضەعات، 5 شیرپێدان مەرجیش نییە هەتا تێر دەخوات شیری بداتێ، هەتا بە جارێک حساب بێ، نە. متفرقات، يعني 5 جاری جیا لە کاتی جیا، يعني فاصلی کەم نایکاتە 2 جار. مثلا لی بکاتەوە بۆ نمونە بچێ پەرداخی ئاو بخواتەوە و بێتەوە، مثلا بۆ نمونە ئەوە نایە. وە شتە ئەو بابەتە عرف ڕۆڵی تێدا دەبینێ. هەرچێک لە عرف و عادەتی خەڵکی 2 جار بوو بە 2 جار حساب بێ، هەرچی بە 1 جار بوو بەسەر دەمی لێ کردەوە و دوایی گرتیەوە، ئەوە هەر بە 1 جار حساب دەکرێت. کابوو پێویستە شیردانەکە 5 جاری جیا بێ. کە ئەو دوو مەرجە هاتە دی، ئەو منداڵ دەبێتە منداڵی شیری ئەو ئافرەتە. دەزانی ڕێک ناوی لە ڕیزی منداڵەکانی ئەو عایلەیە بنووسە و حکومەکانی لەسەر تەطبیق بکە. یعنی دانێ ئەحمەد ناوەکمان هەیە کوڕی ئەو عائلەیە، کوڕی حەقیقی ئەو عائلەیە. محەممەد ناوەکیشمان هەیە کوڕی شیری ئەو عائلەیە. هەرچێ ئەحمەد کە کوڕی حەقیقی ئەو عائلەیە حرامە بیخوازێ، بۆ محەممەدیش ڕێک هەروایە. یان دانێ ئەگەر شیرپێدراوەکە کچ بێ، عائیشە ناوێکمان هەیە کچی حەقیقی ئەو ماڵێ، شیرپێدراوەکەش فاتیمە ناوێک. هەر نێرەکی ئەو عائلەیە حرام بێ عائیشە بخوازێ، حرامە فاتیمەش بخوازێ، ڕێک. بۆیە دڵەوە یەصیر زەوجها، مێردی ئەو ژنە شیردەرە ئەبەن لەهو، دەبێتە بابی منداڵک. کەوا بۆگەر منداڵە شیرە خۆرەکە کچ بێ، حرامە مێردی داکە شیریەکەی، با بڵێن باوکە شیریەکەی بیخوازێ. ويحرم على المرضع، مرضع شیرپێدراوەکەیە، حرامە لەسەر شیرپێدراوەکە التزويج إليها، ئەو دایکە شیردەرەی خۆی، ئەو دایکە شیریەی خۆی بهێنێ. وإلى كل من ناسبها، هەروە هەر کەس بهێنێ کە پەیوەندی نەسەبی لەگەڵ ئەو ئافرەتەوەیە. یعنی وەکو گوتمان، پوری خۆی حرامە بێنێ، پوری شیریش حرامە بێنێ.
داپیری خۆی حرامە بێنێ داپیری شیری خۆشی داپیری شیریشی هەروە حرامە بێنێ وهكذا. ويحرم عليها التزويج إلى المرضع بمان شيء حرام عليها لسر آفرة الشير دركا كشو بشير بيدرا وكبكا وولدها من دالكاني شيء إذا بتدابيري شيريان تدابيري شيري من دالكاني وشير خوري دون من كان في درجته. أما أواننا كهاو آستي خوين يعني داني موسي أنا من براين لدايكو باوك سردم أحمد موسى سردم شيري آفرتي شديكي خواردو بو رادي ببيتا كوري شيري بس سردم دچيتنا أو عائلية كوري شيري أنا أما إيوه هيت بيون ديكتان بو عائلة ونية يعني إيوه دتوانن خوشتي شيري من بهنن خوشتي شيري من أو آفرتي لمن حرامة لبري خوشتي شيري من إخو هيتي إيوه نية يان برايتي شيري من برايك لو براني لنوع عائلة الشيرية كهمة ئاساییە بێ خوشتێکی ئێمە بهێنێ لێرە لەبەرەوەی خۆ دوانە هیچی یەک نین خۆ شیریەک ئافرەتیان نەخواردوو ئەو ئەعلا طەبەقەتە منه یان لە سەروو منەوە بێ یعنی ئەو ئافرەتە بەنسبەتی باوکی منەوە کە لە سەروو منەوەیە طەبەقەی لە من بەرزترە هیچ یەکتری نین یعنی زابطەکە هەر ئەوەیە ئەمن جگەلەن لەوەی لەناو عائیلەکەی خۆمم لەناو عائیلەی دایک و باوکی حەقی خۆمم نسخەیەک لە من دابنێ ناو عائیلە شیریەکە و تەواو ئەمما ئەوانی دیکە هیچی ئەو عائیلەی دیکە نین بەس ئەمن واضحة برایان باش فصل درباري نفقة يشان والله ونفقة العمودين نفقة يشان دو عمودك يعني أصول سري باوكو بابير دايكو دابير وخوارش كرو نوا من الأهل لكسكار واجبة كوابو بەخێو کردنی مام و خاڵ واجب نییە لەسەر ئینسان بەڵام بێگومان خێری گەورەیە بێگومان خێریشی گەورەیە کەڵین واجب نییە قازی بە زۆری زۆرداری پارەی لێ ناستێنێ بۆ ئیمامی پێ بەخێو بکە هەڵبەت لەلای ئیمامی ئەبوو حەنیفە ڕەحمەتی خوای لێبی بەخێوکردنی هەموو خزمەتی محرەم کە کەسی نییە واجبە واجبة للوالدين والمولودين والدين يعني طبقة السري عمودك السري باو بابيران والمولودين كرنوا فأما الوالدون طبعا هذه لو أنا مرجعني أستعدي أما بخيو كردني باوكو بابيرو دايكو دابيرا فتجب نفقتهم نفقة يشانيا واجبا لسر چه لسر نزيك تركان يعني پیاوێک هەیە کوڕیشی هەیە و نەوەیشی هەیە بەخێوکردنەکەی سەر چێ واجبە لەسەر کوڕەکەی نزیکترەکە ئەگەر لە نزیکی وەکو یەک بوون لەسەر میراتگرەکە واجبە چۆن پیاوێکمان هەیە کوڕی هەیە لەگەڵ کوڕی کچ ئێوە لە نزیکی وەکو یەک لێی نزیکن کوڕی کوڕ و کوڕی کچ بەس کوڕی کچ میراتگەر نییە کوڕی کوڕ میرات دەبە کاو لەسەر کوڕی کوڕ واجبە ئەگەر لە دووری و نزیکیش وەکو یەک بوون و هەردوو چیان میراتگر بوون هەردوو بەخێوی دەکەن بەپێی میراتەکە یعنی چی بەپێی میراتەکە یعنی پیاوێکمان هەیە کوڕیشی هەیە و کچیشی هەیە کوڕەکە لە بەرەو دوو هێندەی میرات دەبە دوو هێندەی نەفەقەیشی لەسەرە دوو هێندەی کچەکەش مەسروفاتی نەفەقە کێشانی لەسەرە واضحە فتجب نفقتهم دایک و باوک و بەرەو سەر نفقة كيشانيان واجبة بشرطين بدو مرج الفقر هجاربن والزمانة بكوتبن أو الفقر والجنون يان هجاربن شيدبن بلان معتمد قولي به سرنا ومذهب أويك بتنيا هجاربن شيد يان بكوتج دبون بخيو كردن يان واجبة چونك السبلية دايكو باوك داوای ئیشکردنی لێ بکرێ وەڵا جاقو بەڵێ پارە نییە بە ساغ و سەلامەتی بڕۆ بۆ خۆت ئیشکە ئەو دایکتە باوکتە باپیرەتە وأما المولودون
أما منداڵ و نەوە ئەوانەی لە طبقەی خوارێن فتجب نفقتهم بثلاثة شرائط بس يمرد يكم الفقر والصغر أو منداڵە هەژار بێ یعنی پارەی خۆی نەبێ ئەما پارەی زۆری بەهۆی میراتەوە بۆ بەجێماوە بۆ نمونە هەر لە پارەکەی خۆی بەخێو دەکرێت بەڵام کە پارەی نییە الفقر هەژارە والصغر بچووکیشە بالغ نەبووە ئەو یان الفقر والزەمانە هەژارە بەکەوتەشە ناتوانێت ئیش بکە یان ساغە بە دوای ئیشدا دەگەڕێ ئیشی دەست ناکەوێت تا ئیشی دەست دەکەوێت بەخێو دەکرێت ئەو الفقر هەژارە والجنون شێتە بە هەمان شێوە ئەگەر پارەی نەبێ ومەشغول بێ بە طەلەبی علمی شەرعی و طالیبێکی نەجیب بێ جا ئەوە حەقە ماڵی بێنینە دیاری ها ڕای بگرن ماڵی بێنینە دیاری ئەبڵێت چوارەمان زیاد کرد حساب الفقر وطلب العلم بس قيد قيود خۆی هەیەش هەژار بێ پارەی نەبێ خەریکی علمی شەرعی بێ لە پاڵەوە دوو مەرجی دیکەش یەک قوتابیەکی نەجیب بێ ومێدمان وا بێ کە خێری گەورە بەخۆی و بە ئومەتەکەی بگەێنێ نەکەر بۆ ئەوی خۆی بزێتەوە لە کەساوەتەکە جار کتێبیشی بە من هەنگریەوە هەر لێو بڕاو بێتەوە و کەس نەزانێت چ دەکا و چ ناکە دووەمیان ئەگەر ئیش بکا ئیشکردنەکەی ببێتە ڕێگر لەبەر دەم طەلەبی عیلمەکەی ئەو کاتە پێویستە بەخێوکرێ و نابێ داوای کەسابەتی لێ بکرێ چونکە مەسلەحەتەکەی مەسلەحەتی طەلەبی عیلمەکەی بۆ هەمووانە ونفقة الرقيق جارب ماڵم دەگوت ئەو قەولە حەقە بەخەطاط بینوسین و هەڵی واسین ونفقة الرقيق بە هەمان شێوە بەخێوکردنی کۆیرەش لەسەر گەورەکەی واجبە لە جل و خواردن و پارەی دەرمان و دکتۆر و غەیری ئەوەش والبەهائیم هەروە ئاژەڵ لە عەلەف و لە ئاو واجبە بەو معنایە کابران نەیکا قازی بە زۆر لێی وەردەگری یا ناچاری بڕۆ کۆیلەکە بفرۆشە ولا يكلفون چ کۆیلە چ ئاژەڵ کە کاریان پێکرا لا ولا يكلفون من العمل ما لا يطيقون نابێ کارێکیان پێ بکرێ کە تااقەتیان بەسەریدا نەشچێ ئیشی دژوار و زەحمەتیان بەسەردا نادرێ ونفقة الزوجة الممكنة من نفسها واجبة نفقي هاوسرك الممكنة من نفسها خوي تسليمي مێردەکەی کردو ئەمن ژنی تۆ مو گوێڕایەڵت مو تەواو ئاو نەک ناشیزە بێ نەک لامل و لە فەرمان دەرچوو بێ واجبە نەفەقەی ئەو ژنە واجبە وهي مقدرة دیاری کراوە ئەو نەفەقەیە مقدرة دیاری کراوە ئەندازەکەی چۆن بە چەند دیاری کراوە فإن كان الزوج موسرا ئەگەر مێردەکە لەو ڕۆژەدا هەبوو بوو فمدانی دوو مست نزیکی 1200 غرامێک دەکا کەمتر زیاتر لەچی من غالب قوتها لە غالیبی قوتی ئەو بەلەد و ئاوەدانی کە ژنەکەی تێدایە واضحە ويجب من الأدم هەروە پێخۆریش لە سرکە و لە زەیت و لە شتەکە نانی پێکەوە بخوا خۆ نانی وشتی بەتەنیا نادەی وەنیە ويجب من الأدم والكسوة هەروە کیسوەش بەرجیش ما جرت به العادة عادەتەن دەوڵەمەندەکانی ئەو جێگایە شما باسی حاڵی کە مێردەکە هەبوو بێ هەبووەکانی ئەو جێگایە چەندە پێخۆر و جل و بەرگ
بۆ خاو خێزانیان دەکەن ئەوە ئەندەش لەسەر ئەو واجبە بۆ خێزانەکەی. ئەنجا لێرە لە قەزەی ئودم لە قەزەی پێخۆر فوقەها بە تایبەت باسی گۆشت دەکەن، وان دەبێ بە پێی توانەوە بە پێی عادەتیش گۆشتی بداتێ، گۆشتیش ناخۆ كيف غويتي إيه بفي عادة يعني. وإن كان معسرا ما وصلت يقول من مريشك دخل من زان من روشي من وإن كان معسرا أجر معسر بو ميردك نبوبو فمد يجمس دورو بريش 100 جرام من غالب قوت البلد، لغالب قوتي أو بلد آوداني كجنكيلي. وما يأتدم به المعسرون لأدميج لبيخوريش أو كمعسر كان أو كنبوكاني أو منطقة نانا كي بيو دخون ويكسونه لجلو برقو كسائش لكسوش أو كنبوكاني أو منطقة عادة لبريدك. وإن كان أو دواز بلسر ميردك وإن كان متوسطا أجد ميردكش ما مناوان بو فمد ونصف مد كونيو دورو برين 100 غرام دكا. ومن الأدم والكسوة لبيخور لكسوج لبرجيش الوسط شتي وسط لسر ميردك انزا أجر وكو أمرو والله بوخوي لما الله وزيري داري بو يعني مشتيان بيكو نانيان دخوارد وحسابات يعني يكبو أو تفاصيلين هذه أو تجيها ويلا قرتو خلاص ميردا كان مصرفي جنا كذا تشيشيو أو تفاصيل بيويسني وإنما وقتي نزاع وتشيش ما تشيش يعني كوتنيوان قاضي أو دي بسر دا بسر ميردا كذا دا دبره. وإن كانت ممن يخدم مثلها جالي لها تيجيش تنهي أجر آفرتك لو جور آفرتا نبو كهاوني أو مثلي أو يخدم خزمت ذكره هاو آستي أو لدين ولجواني ولشهادة ولنسب خزمت ذكره فعليه إخدامها لسر ميردك واجبة خزمت كاري بو بقري. أما وانبو نخير أو لناو مالو عائلك وهاتو هربو خوي كتشكانو داشي عائلك و كاروباري ماليان برا كله ساعدو مالي ميرد الله لسر واجبني وما وصف فلان كذا شوي كما وصف فلان كذا بمطلقي قصي كردو الموضوع يعني مقطعك بردراوي يعني دقيقة حالين أبو يجي أقروابي هموي خزمت كار بقري أي شيء بيت خزمت كار كاكا يعني حار هموي دبي خزمت كار بقري أي شيء بيت خزمت كار نا. وإن كانت ممن يخدم مثلها فعليه إخدامها. أنجا وإن أعسر بنفقتها أجر أو ميردا بو مستقبل حيتشي نبو نفقي أو جني في بتشي طو هيتش منيه ناتوانا بلام نفقة يعني كسوش بامانشو زلو برجي ودابنك نيتي فلها أو آفرة بوي هي للاي قاضي فسخ النكاح نكاح كهالوشينتو هود بويشي هي آرام بقري انجا كآرامي قرت هي همون روشا كان يسمى ميردا كده بيتقرص كآرامي كردو بو خوي إيشو خوي دبر كرد مثلا بخياتي بو بهرچي يقبو هي همون روشا كاني لسر ميردا كقرزة لجياني شي دانا بدو هيدي بلا ما لميراتكي قرزي وجنا بدريتو. وكذلك إن أعسر بالصداق مهما عم أو الطلاق نبو ماري هالوش عنه ودي سانونيا شو بتمعنى وجي يعني ماري هالوش عنه يكتري أقدر ذكي. وكذلك بهمان شو بوي هي جنا كم ماري هالوش ينتوا إن أعسر بالصداق أجر ميردك نيتواني ماري يكبدا قبل الدخول بيش جماع كردن. أما أجر آفرتك الريدة جماعي لقلب بكري ناتواني لبروي هشتا ماري نداوتي ماري يكالوشينتو ما ربرينك هم أو أقريك نكوت من لسلوي ماري يكقرز بي أقريك كوتن لقل جنو ميردك أقريك كوتن كماري يكبقرزة
مثلا ئەوەندە ساڵێکە دەدەمێ یاکەی هەم بوو دەدەمێ ئەوە بۆی نییە پێش جیماعکردن بڵێ هەر ئێستا مارە یەکەم دێ ئەگەرنا مارە بڕین هەڵدەوشێنەوە نەخێر ئەوە ڕێککەوتون کە مارەیەکە قەرز بێ. کۆتا فەصلیش فەصلی حەضانەیە خۆمان دوو نەبوون باش. فەصل الحەضانە حەضانە ئەمە بەس لێی پاراستن و پەروەردەکردن و بەخێوکردنی منداڵە بە شۆرینی خۆی و جلوبەرجی و خەواندنی و دوورخستنەوەی زیان لێ. طبعا کری بەخێوکردنەکە هەر لە ماڵی منداڵەکە دەدرێ ئەگەر ماڵی هەبوو، ئەگەر نا نەفەقەی منداڵەکە لەسەر چێیە لە ماڵی ئەو دەدرێ. باش دڵەوە ئیذا فارق الرجل زوجته ئەگەر ژن و پیاو لە یەکتری جیابوونەوە بە تەلاقە بە مارەی هەڵوەشانەوە یار چییە وەلەه ئەو پیاوە هەیبوو منها لەو ژنە وەلد منداڵێکی هەبوو فهي دایکەکە ژنەکە ئەحەق بحەضانەته ئەحەقترە لە لای بێ و منداڵەکە بەخێو بکە إلى 7 سنين هەتا تەمەنی منداڵەکە دەبێتە 7 ساڵ. ئەگەر دایک نەبوو دایکی دایک، ئەگەر ئەویش نەبوو ئەنجا باوک. ثم کە ئەو منداڵە گەیشتە 7 ساڵان يخير بين ئەبەوەی سەرپشک دەکرێ لە بینی دایک و باوکی، ئەوە دایکت ئەوە باوکت کامیان هەڵدەبژێری. فأيهما اختار هەر کامیانی هەڵبژار سلم إليه دەدرێتە ئەو تەسلیم دەکرێت. ئەنجا ئەگەر منداڵەکە کوڕ بوو لە لای هەر کامیان بوو نابێ منعی بکە سەردانی ئەوەی دیکە بکە. لە لای دایکێتی نابێ دایکی منعی بکە لەوەی سەردانی باوکی بکە. بەڵام ئەگەر کچ بوو نە ئەوەی دیکە سەردانی دەکە. یعنی کچە و لە لای دایکێتی کچە سەردان نانێردرێتە دەرێ بڕۆ نا باوشی سەردانی دەکە بەو شکڵە. وشرائط الحضانة 7 مەرجەکانی ئەو کەسەی حەضانە پەروەردەی منداڵی دەدرێتە دەستی 7 کە ئەو مەرجانەی تێدا نەبوو ئەو سقوط دەکات دەچینە مەرحەلەی دوای ئەو چونکە ینی مواصفاتەکانی پەروەردەکردنی منداڵی تێدا نییە. یەکەمە العەقل عاقل بێ، دووەم الحریەت و ئازاد بێ کۆیلە نەبێ، سێم الدین و کافر نەبێ، چوارەم ئەنجیش ئەو چوارەم و پێنجەمیان لێک داوە و جیانە لە عەدالە. چوارەم والعیفەت و داوێن پاک بێ بەخوو ڕەوشت بێ، والئەمانەت و ئەمین بێ خیانەتکار نەبێ، والئیقامەت و نیشتەجێ بێ لەو ئاوەدانیەی کە منداڵەکەی لێ. خۆ ئەگەر دایکیان یا باوکیان دایکی یان باوکی ماڵیان باری کرد بە یەکجاری گواستیانە بۆ جێیچکە منداڵەکە دەبێت لە لای باوکی بێ بۆ پاراستنی نەسەبی. نەکەینە هیچ من دەڵێن ئیقامە یعنی چی؟ یعنی نیشتەجێ بێ لە ئاوەدانی منداڵەکە. ئەدی ئەگەر ماڵی یەکیان باری کرد لە لای چی ئەوە؟ نا لە لای باوکێتی یەکیان باری کرد نا شێخ یەکیان باری کرد والخلو من زوج نابێ مێردیشی هەبێ کابۆ دایک ئەگەر مێردی کردەوە حەقی حەضانەی لە کیس دەچێت. بەڵام ئەگەر مێرد هەر بە مامی منداڵەکە یان ئامۆزایەکی منداڵەکە بکە ئەو حەقی لە قیس ناچێت. ئامۆزایەکی منداڵەکە بڵێ مامی منداڵەکە یان ئامۆزایەکی منداڵەکە مێرد بەو بکە. نا ئامۆزایەکی منداڵەکە فإن اختل منها شرط ئەگەر یەک لەو شەرطانە نەهاتە دی سەقطت حەضانە سقوط دەکا و
مافی پەروەردەکردنی منداڵ نادرێتە ئینسانێک کە یەک لەو مەرجانەی تێدا نەبێ. بەوە الحمد لله كتابي نكاح طواب والحمد لله أولا وآخرا. سبحانك اللهم وبحمدك أشهد أن لا إله إلا أنت استغفرك وأتوب إليك.